بسم الله الرحمن الرحیم. سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم کە دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. سوپاس و ستایش بۆ خوای باڵەدەست کە تەمەنیدان بتوانین ئەم ڕەمەزانەش لە ڕۆژەکانی تێدا بە ڕۆژی بووین و شەوەکانیشی تێدا زوندوو بکەینەوە، هەم بە شەو نوێژ هەم بە تەراویح. سەڵات و سەلام لەسەر پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستان، لەم دنیای ئێستادەدا کە زۆر گۆڕاوە، ئەویش بابەتی ئەوەیە کە سامان تەنها کۆبوتەوە لە دەست چەند کەسانێک کە بەکاری دێنین لە پێناو بەرژەوەندی خۆیان. بەڵام دوو چەمچی جوانی ئیسلامەتی کە لە نێو کۆمەڵگەی مسلمانان ئێستاش بە تۆخی ماوەتەوە بابەتی بەخشین و بەخشندەییە، و بە تایبەتی لە مانجی پڕبەرەکەتی ڕەمەزاندا ئەم بابەتە زیاتر قوڵ دەبێتەوە لە نێو مسلمانان، دەبێتە بابەتێک بۆ هاوکاری و دەستگیرۆیی هەژاران و نەداران و هەستکردن بە برسیەتی کەسانی دیکە. ئەم بابەتە لە خزمەت هەردوو مامۆستایانی بەڕێزم زۆر بەڕێز دکتۆر لوقمان خەتەیی زۆر بەخێر بێی. زۆر سوپاس دەکەم لەگەر ئەو دوو سێ ڕۆژی ڕەمەزان چۆن بوون؟ الحەمدولله، شکر لە بۆ خوای گەورە زۆر باشە. زۆر سوپاس دەکەم. و دکتۆر نامیق هەنارەیی زۆر بەخێر بێی مامۆستای بەڕێزم. خوای گەورە خێربارانتان کەس جەنابیش لەگەر ئەو یەک دوو ڕۆژی ڕەمەزان الحەمدولله یا ڕەبی هەر باش. ئەم بابەتە زۆر قوڵە، بەڵام من دەبێ پوخت و کورتی بکەمەوە و ئامانجەکەمان و بەرنامەکە بە تایبەت بگە. یەکەم جار ئەم نیعمەتی بەخشینە کە هەندێک کەس هەیەی، ئەم نیعمەتی ماڵ و سامانە چۆن بەکاری بێنێ لەوەی دواتر کە لێپرسینەوەی لە بەرامبەر کرا تێیدا قەرزاربار نەبێتەوە. بسم الله الرحمن الرحیم. الحەمدولله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سەرەتا زۆر سوپاستانەکەین بە تایبەتی لە ئەو بابەتە گرنگێکی هەڵتان بژاردیەوە و پیرۆزبایی مانجی ڕەمەزان لە مسلمانان دەکەین بە شێوەیەکی گشتی بە تایبەتیش مسلمانانی کوردستان. خوای گەورە ئینشاءالله بیکاتە سەبەب و هۆکارێک لە بۆ ئەوەی مسلمانان زیاتر بەرەو دینەکەیان بگەڕێنەوە و بتوانن کە لەو مانگەدا بە جوانترین شێوە عیبادەتی خوا بکەن سبحانه وتعالى. ئەو بابەتی کەسێک کە خوای گەورە نیعمەتی پێئەدا طبعا زیاتر لە خەڵکیتکە دەبێ بەخشندەبی و ببەخشیت. چۆن ئەتوانی بۆ مەسئولیەتە هەڵبستیت، یعنی شکری ئەو نیعمەتەی بکات. طبعا بۆ دەتوانیت ئەگەر بێت و ئەو نیعمەتە لەو ڕێگایی بەکاربینی کە لە بۆی دروست کراوە. ینی عادەتەن شکری نیعمەت چییە؟ ئەوەیە کە ئەتوو نیعمەتێک کە خوا پێیدا لۆچی دروستکردی لەوە بەکاری بینی، سەرنجاوی دروستکردی بۆ ئەوەی مەصالیحی دنیات پێک بینی، عەزەمەت و گەورەی خەڵقی خوای گەورە بناسی و لە چاکە بەکاری بینی، کەوابی لە حەرامەکان بەکاربینی، لە چاکە بەکاری بینی. ماڵ و سەروەتیش بە هەمان شێوە، وەلەو عەتا و بەخشین تەنها لە ماڵ و سەروەت نییە، بەڵام هەر شتێک کە خوای گەورە نیعمەتێک پێیدای کە عیلمە، کە ماڵە، سەروەتە، ئەتوو ئەو کاتە ئەتوانی لە مەسئولیەتەکەی دەربچی و پێی هەڵبستی کە ئەتوو ئەو بەشەی خوای گەورە دانا بیبەخشی و لە حەڵاڵەوە پێی بکەی و لە ڕێگای خۆی سەرفی بکەی، ڕەزیلی پێ نەکەی، هەست بکەی لە پێناوی خۆش سەرفی ئەەکەی، یعنی لەبەرەوەی هەست بکەی کە تۆ ئەوە بەخشینەکی خوایە سبحانه وتعالى بە توویدا، ئەمانەتە لە ژێر دەستت. ماڵی ئینسان نییە، بەڵکو ئینسان ئەمیندارە لەسەری خوای گەورە لە ژێر دەستی دانەوەی تەسەڕوف تێدا بکە لۆ ئیمتیحان و تاقیکردنەوە. ئەگەر نا مولکی خوایە تۆ تاقی ئەکاتەوە لە ژیاندا بزانی چۆن تەسەڕوف لەو مولکەی خوا ئەکەی سبحانه وتعالى. بەڵێ، زۆر سوپاس دەکەم. مامۆستا گیان، وەک باسم کرد ئێستا دنیا بە شێوەیە گۆڕاوە کە بابەتی مادەگەرایی بۆتە چەمچێک یاخود بۆتە دارەدەستێک لە دەست کۆمەڵێک کەس بەکاری دەینن، یعنی ئەو ئاگرش لە ڕیشی ڕۆژئاواییەکان و ئەمریکەکانەوە هەڵدەستێک کە بەرامبەر بە خەڵکی بەکاری دێنن. بەڵام لە کۆمەڵگەی مسلمانان تا ئێستاش بەخشین و بەخشندەیی یەکێکە لە ئاکار هەر جوانەکانی ئیسلامەتی. بەڵام بۆچی تەنها لە ڕەمەزاناندا زیاتر ئەم بابەتە تۆق دەبێتەوە؟ بسم الله الرحمن الرحيم وبه نستعين وصلى الله وسلم وبارك على سيد المرسلين حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سپاسان دەکەین بۆ دەرفەتەوە بۆ ئەو بابەتە کە زۆر زەرور و پێویستە و مانجی ڕەمەزان پیرۆز بێ لە هەموو مسلمانان، خوا تاعەت و عیبادەتی لای قبول بکە. بە نسبەت قەزەی سەروەت و سامان کە دەکرێت بڵێن تاقیکردنەوەیەکی خواشە سبحانه وتعالى لەو بەندەکان، هەروەک چۆن فەقیری ئیبتیلایە دەوڵەمەندیش ئیبتیلایە بە هەمان شێوەز داخوەدا چەند ئەتۆ پێ هەردەستی قیام دەکەی بەو فەزل و منەتەی کە خوای گەورە پێی کردی. طبعا من لەگە مسلمانان کە زیاتر دەدوێن لەبەر ئەوەی زیاتر
کە مسلمانان بڕوایان بەخوا هەیە بڕوایان بە پێغەمبەر هەیە ساڵ سەلەم کە ئەم قورئانیان لۆ نازل بووە کۆمەڵێک تەوجیهاتیان دەکە یەک لەو تەوجیهاتانە بریتێ لە مەسائیلی خێر و خێراتکردن بەخشندە و بەخشندەیی سەدەقە و سەدەقات کە شتەشی زەرور و پێویستە و مەبادی ئێکە لە مەبادیە جوانەکانی ئیسلام هەمووی جوانیە یەک لەو جوانیانەی ئەوەیە کەوە بەخشندەی دەکاتن جا لۆ لە ڕەمەزان میسانن زیاتر تەرکیزی دەسە دەکرێت لەبەر چەند هۆکارێکی هۆکاری یەکەم لە ڕەمەزان ئەجر و پاداشت و ثەوابی هەموو خێرێک و چاکەیەک و عیبادەتێک و تاعەتێک زیاترە مضاعفترە پاداشتەکە ئەوەش بۆ ئەوەیە خوای تەبارەک و تەعالە تا ببتە هاندانێک بۆ خەڵکی بەرەو ئەو چاکانە بین بەرەو ئەو خێرانە بین بەرەو ئەو بەخشینانە بین هۆکاری دووەم بریتێ لەوەی کە لە مانجی ڕەمەزان تەبیعەتی حاڵ وایە ئینسان سوبحانە کە بە ڕۆژی دەبێتن هەست بە برسیەتی و نەبوونی غەیری خۆی دەکاتن کە برسی بوو تێنی بوو ئەوجا هەست دەکا کە ئەمعاناتی فەقیرەکان چەندە زۆرە لۆیە بەخشندەتر دەبیتن هۆکاری سێیەم مامۆستای بەڕێز بریتێ لەوە کە خوای تەبارەک و تەعالە ئینسان بە ڕۆژی دەبێ جەوەکی ڕوحی ئیمانی لەو ئینسانە دروست دەبێ هەست بە کاری خێر دەکا حەست بە مبادرە دەکە بە مسابقە دەکە بە مسارعە دەکە بە منافەسە دەکە لە کاری خێر و چاکە یەک لەوانە دڵی نەرم دەبێتن چوە ڕۆژی وە دەکاتن دڵی ئینسان نەرم دەکاتن مزاقەی شەیطانی دەبێتن ئەو کاتە ئەو نەفسە زیاتر لایانی ئیمانیەکەی بەقوتر دەبێت دامەزراوتر دەبێت لەبەر ئەوە خێر زیاتر دەکرێت لە مانجی ڕەمەزان و خاڵێکی دیکە فەقیر و هەژارەکان لە مانجی ڕەمەزان زیاتر محتاجترن لە کاتەکان کە لۆی بتوانن ئەو یارمەتیدان و بەخشین و سەدەقانەی مسلمانان کە پێیان دەگا ببتە هۆکاری ئەوەی ئەوانش بتوانن بەشدار بن لە ڕۆژی گرتنێدا چۆگە شتێک نەبی پارشی پێ بخوا ئەگە شتێک نەبێ فتاری پێ بکاتەوە بەچی بە ڕۆژی بێتن کەواتە بۆ ئەوەیە تەرکیز دەکرێتەوە لە مانجی ڕەمەزان کۆمەڵێک هۆکار و بانگراوندی تایبەتی خۆی هەیە لەوانە خۆیدا دەبێتەوە کە باسمان کرد مامۆستا گیان بەڵێنێکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم اللهم اعطي منفقا خلفا ئەمە چۆن کەسێک هان بدەین کە بەڕاستی ئەو بەڵێنە دێتە زی چکە بەڵێنی پێغەمبەرە صلی الله عليه وسلم پرسیارێکی زۆر جوانە بخۆی لە قورئانیشدا ئەو بابەتە جێگیرکرا کە خوای گەورە فەرمێ يمحق الله الربا ويربي الصدقات خوای گەورە ڕیبا بەرەکەتی نایڵێت بەڵام سەدەقات گەشەی پێدەدا زیاد دەکات ئەگە تەماشا بکەین ڕیبا لە ظاهردا زیادکردنە بەڵام لە ڕاستیدا کەمکردن و بێبەرەکەتیە بە پێچەوانەوە سەدەقە و بەخشین کەمکردنە دەبینێت و ماڵت دەبەخشی ینی لە موچی خۆت دەردەچی بەڵام لە ڕاستیدا خوای گەورە دەفەرمێت زیاد دەکات بە پێچەوانەوە کەوا بێت یەکەم جار ئینسان لە ئیمانەوە دەست پێ بکات کە ئەتوو باوەڕت بە خوای گەورەی سوبحانەهو وتەعالە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبێ بزانی کە خوای گەورە وعدێکی پێدای دەگەینتە جێ وعدی خوای گەورە بەخلاف ناچی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خەبەرێکی پێدای بزانە کە ئەو ڕاستە و چکەوە بەشێکە لە ئیمان کابی لە ئیمانی کەسەکەەوە سەر هەڵدەدات گە ئینسان یەقینێکی تەواوی هەبی بە فەرمودەکانی خوای گەورە بە وعدەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو کاتە دوودڵ نابی لەوەی فعلا بەرەکەتی دەختی دووەمیشت موضوعی بەرەکە و زیادبوون هەر ئەو نییە تو ماڵت زیادکە بەرەکەت لەوانەیە لە ماڵ و منداڵت بیت لەوانەیە لە دڵخۆشیەکە بیت لەوانەیە لە سوود وەرگرتن بی لە ماڵەکەی یعنی ئەمە بەغەڵەتی گەیشتنێ زۆر کە سواتێ دەگا کە مەوزوعی بەخشین ئەتوو شتێکت بەخشی ئیلا ماڵت زیاد دەکە باشە زاریوهە ماڵیشی زیاد ناکە بەڵام بەرەکەت دەکەویتە ماڵەکەت یعنی ئەو ماڵی هەیتت ئەوەندە هەیتت سوودی لێ وەردەگری تەندروستی دەپارێزی لەوانەیە باشە دڵت پێ خۆش دەبی سەعادەت و بەختەوەری بەدەستدەنی ئینسانیش لە بۆ چی دەژی خۆتە ئەوەی دنیاشی دەوێت لە بۆ بەختەوەری دەوێت نیە بەختەوەری دنیاشت لەوەدایە لەبەرەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ کە پرسیاریان لێ کرد من ئەفضل الناس من خير الناس باشترین خەڵک چییە فەرمی ئەنفعهم للناس یان پرسیاریان لێ کرد باشترین کردەوە چییە فەرمی سرور تدخله على مسلم دڵخۆشیەک کەوا بێخێ ناو دڵی مسلمانێک جا ئەوە هەمووی بەرەکەت و زیادیە لەوێ پێغەمبەرش فەرموویەتی صلی الله علیه وسلم ما نقص مال من صدقة هیچ ماڵێک بە سەدەقەکردن کەم ناکات ئیلا زیادەکە و زیادەکەشی یان بە فعلی زیاد دەکە یانیش بەرەکەتەکەی زیاد دەکە سوودی لێ وەرئەگری لە ژیانی خۆی بەرەکەتەکەی دەبی لە ماڵ و منداڵ و لە ژیانی خۆی لە بەختەوەریدا کەواتە ئەو ترسەی کە بەشێک لە هەبوونەکان هەیەە دەوڵەمەندەکان هەیەە بەوەی کە بە بەخشین و سەدەقە و بەخشندەی ماڵەکەیان کەم دەکات لە جێ خۆیدا نییە هیچ لە جێ خۆی نییە بە پێچەوانەوە ئەمە دەبین خەڵکی ناموسڵمان هەیە ناموسڵمان ئەو جە ماڵی دەبەخشی لەبەری هەست بە سەعادەتەکە لە دنیادا بەس لەوە دنیا
ئەدی مسلمان کە پاداشتی قیامەتی هەیە کەوابیت کە خۆی گەورە سبحانەوە تەعالە فەرمانمان پێ دەکات ئیلا دیارە ئەوە بەرەکەتی تێدایە و زیادیش دەکات. مامۆستا زیادبوونی ڕزق و ڕۆزی فەنوێسیڕه لیلیوسرا کە بێگومان ڕەنگە بەشێکی بەسترابی تۆ بە بابەتی بەخشندەیی و بەخشین ئەمە چۆن لە نێو مسلماناندا ڕنگ بداتەوە؟ طبعا مسلمانان کاتێک کە ئەو سیفەتە جوانیان لە خۆدا دەینیتە جێ کە ماڵ بەخشینە حتما خوای تەبارەک و تەعالە بەواسطەی ئەو بەخشینەی حەچی کاروباری ئەو ئینسانە هەیە ئەو بەخشندەیە هەیە بۆی ئاسان دەکات هەموو کارێکی تەیسیر دەکات کڕین و فرۆشتنەکەی بۆی تەیسیر دەکات بازرگانیەکەی بۆی تەیسیر دەکات معاملاتەکانی بۆ تەیسیر کرد یعنی ڕبح و قازانجی بۆ تەیسیر دەکات ژیانی تەواوی و ئاسان دەکات هەموو بوارەکانی ژیان هەست دەکات دەست چ دەبدەتە خێر و بەرەکەت و ڕەحمەت بەهۆی بەخشینەکەیەوە چونکە بەخشین دەکرێت بڵێن دوڕعێکە دەکرێن برێن سیاجەکە دەکرێت برێن شوورەیەکە دەکرێن برێن حیمایەکە لە بۆ ئینسان لە بۆ ئەو ئینسانەی کە متەسەدیقە کە خێر دەکات کە بەخشین دەکات لە هەموو شتێکی دەیپارێزی هەموو کارە قورسەکانی بۆ ئاسان دەکات لۆ چونکە تو بەخشین دەکەی خەڵکێک هەیە باری کەوتووە باری قورس بووە بەو ماڵی ئەتوو پێی دەدەی بەو بەخشینی کە پێی دەگەینێ ئەو بارە قورسی و بار ئاسان دەبێت ئێخوای تەبارەک و تەعالە لە مقابلی ئەوەدا بارە قورسەکانی تۆ ئاسان دەکات یعنی تعامل لەگە خوای کو دەکەی خواشەوە تعامل لەگەرت تۆ دەکاتن نیوەکو کە پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم تأکیدی کردو تۆ لەسەرەوەی من ئەندەڕە میسایان معسیرن کەسێک کە چاپۆشی دەکات لە نەبووەک لەوانە کە خوای گەورە چی بۆ دەکاتن ینی هەممەکانی لا دەبا خەمەکانی لا دەبا کێشەکانی بۆ چارەسەر دەکات دەردەکانی تیمارەکە کارە قورسەکانی لە ئاسان دەکات هەر کەسێک کەوا شتێک بکە لە پێناوی خوای حتما خوای تەبارەک و تەعالە لە مقابلی ئەو کارە بەرهەمێکی دەست دەخیتن یەک لەوانە کە ئاسانکاریە فەنوێسیڕه لیلیوسرا کە هەموو کارەکانی لێ ئاسان دەکەین وەڵڵا حتا ڕوحکێشانی بۆ ئاسان دەکات ئاخیر خێری دەکات حتا قەبری بۆ ئاسان دەکات تا سوالی مەلایکەتەکانی لێ ئاسان دەکەی نەکیر و منکەری حتا محاسبەی ڕۆژی قیامەتی بۆ ئاسان دەکات تا ڕاوەستانی ڕۆژی قیامەتێ وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویتی ظل المؤمن صدقة يوم القيامة سێبەری ئینسانی ئیماندار لە ڕۆژی قیامەتێ چییە خێر و خێراتەکانیتی کەواتە هەتا ئەو ڕۆژە قورسەشی لە بۆ ئاسان دەکات نەک هەر دنیا نەک هەر بەر و بازار نەک هەر تیجارەتی نەک هەر کاروبار و ئوموری نەک هەر خاو خێزان و منداڵی هەموو ژیانی هەست بە ئاسانکاری بوون دەکات بێ ئەوی دەستی خۆی تێدابی ئەوە بەرەکەتی ئەو بەخشینیە ئەو بەخشندەییە کە دەیکاتن بە لێکدانەوەی ئێمەی مرۆڤەکان مەسەڵەن ڕزق و ڕۆزی یان زیادبوونی مار ئەوەیە کە ژمارە زیاد بێ بەڵام بە لێکدانەوەی شەرە بە لێکدانەوەی ئەوەی کە هەم لە قورئان هەم لە سونەتی پێغەمبەر هاتی صلی الله علیه وسلم شتی دیکەیە بەڵێ زۆر لەوە گەورەترە مامۆستای بەڕێز تو بۆ نمونە مەلایکەتە و حدیثی جەناب فەرموود لەگەڵ مامۆستا کە میسانن ئەوە مەدوو مەلایکەتی تەرخان کردی خوای تەبارەک و تەعالە هەموو ڕۆژێ سبەینان لەگەر دقەی یەکەمی ڕۆژهەلاتنێ ئەو دوو مەلایکەتە ئیشیان چییە بەس دوعاکردنە اللهم ئەعطی منفقا خەلفا خوا دەک جێ بگرێتەوە ئەو ماڵی ئەو کەسە دەیبەخشی پێی بدەیەوە بە زیاتر مەلایکەت دوعای بۆ دەکات کە مەقبول و مەردود نییە ئەو جار ئەوەی دیکەی دووەم ئەو جارە لێی دەکات یعنی یەکەم لۆی دەکات لۆی دەیبەخشێ بەس ئەوەی گرتیتەوە نایبەخشێ ڕەزیل و قورچۆکە خەڵک مەحرومەکاتن ئەوە مەلایکەت لێی دەکات دوعای لێ دەکات اللهم ئەعطی ممسکا تەلەفا نەمینێ یعنی خوا ئەوەی ماڵی گرتۆ لی بە هیلاکچی یعنی ئەوە نییە تو بەس ڕقەمی پارەکەی زیادکە خۆمە بەشێکە لە بەشەکان خۆمە نابێ ئەو نەزریەمان هەبێتن ئەو دڵی دیری ئەمە هەبێ بەس دۆ زیادکردنی ماڵی ئەدی نەمان کۆمەڵە شتێکە پەیوەندی بە قەبرە بە قیامەتە بە ژیانە بە سیحەتە بە مەسائلی دەفعی بەڵا و موسیبەت الصەدەقە تەدفع البەلاء یعنی خۆ خێرکردن بەس لێنێت تو ماڵ زیادکە لێت و بەڵاو مسیبەتت دێ دوور دەکاتەوە بڵۆ چەندان هەزار بەڵاو مسیبەت لەسەر ئینسانی لاکەوتووە بەواسەی خێر و خێراتەکەیە فەقیرێک دوعای بۆ کردووە خوای گەورە پاراستیتی لە دنیایەک بەڵاو مسیبەت ئەگەر دەتەوێ مسلمان لە بەڵاو مسیبەت دووروی با خێری بکە دێ بەرەکەت کەوتە تەمەنی خێری بکە بەرەکەت کەوتە ماڵمداری خێری بکە ماڵمداری محفوظ بی مەستور بی با خێری بکە بەخشندە بی بەخشین بکە دەیبێتن قەبر و قیامەتی منەوەر بێتن و ئاسانکاری لێ بکە خوای گەورە پرسیار و وەڵام و لە محاسبەکردنی ڕۆژی قیامەتی تای تەراز و حەسەنات با خێر و بەخشندەی بکە چونکە هیچ شتێک بۆچی ئەوە نییە بڕۆ تەماشای قورئان کە یعنی قورئان دوو مەشهەدی باسەکە لەسەرە مەرگدا ئینسان تەمەنا دەکاتن یعنی یەک لەوانە
كأخوي تبارك وتعالى بيان كريا دفرمي وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت مال ببخشن لەوەی کە ماڵ خوای گەورە پێی بەخشیون پێشەوە یەک لەنگۆ مردنتان بێتە سەری ماڵەکەت ببەخشە تا لە سیحەت و لە قووەتدای چونکە کە مردی ئەو کاتە ئیستیفادە ناکەی ئەو جار تەمەنای چ دەکات لەو کاتە فەیەقولە دەرێ ڕەبی لەولا ئەخەرتەنی ئیلا ئەجەلین قەریب خوایە خۆزگەی دەکرد تۆزۆکەک زۆر نەهات تۆزۆکەک مۆرەتە دەدامی هەفتە چی دیکە دەڕۆژکە مۆرەتە دەدامی عمرت پێ دەدامەوە لۆ چ داوای چ دەکات بستەوە سەر وەزیفەی بستەوە شادەی بستەوە مەسئولیەتی بستەوە کە داک و بابی خێزان و منداڵ و خۆشی و مەسرعی دنیای نا فەئەصەدەقە یەکەمین کەلیمەی بریتێ لە سەدەقەکردن لەوێ دەزانێتن خێری سەدەقەی چەندە گەورەیە چونکە لۆی بە دەردەکەوی هیچ شتێک نییە بەقەدەر سەدەقە هەندە گەورە و عەظیم بێتن چونکە سەدەقە پەیوەندی هەم بە خودی مابینی خۆت و خوای وەیە هەم پەیوەندی بە مابینی خۆت و خەڵکی تۆیە کە و ئەسڵی دینەکەیە جەنابی دکتۆر لەو بواری بابەتی گەشەپێدانی مرۆوی ئەم بابەتانش کار دەکەی ئێستا لە دنیای دەرەوەدا ئەوانەی کە پەیوەستینە بە ئایدی ئیسلام زۆر جار کەسێک کە دڵتەنگە باز دەکەن بڕۆ چاکەیەک بکە شەقامێک پاک بکەوە نازانم هاوکاری و دەستگیرۆی کەسێکی بە ساڵات چوو بکە کە لە ئاسڵدا ئەوە لە ئاینی ئیسلامە بابەتی تەسکیە و خۆپارێزی نەفس یەکێک لە خاڵەکانی چییە بەخشین و بەخشندەییە ئەمە چۆن جێبەجێ بکەین لەوەی کەسێک بێ ئاسوودە بێ بە تایبەتی لە دنیای ئێستادا کە بەهۆی جەنجاڵی و هەواڵی ناخۆش و موسیبەتی زۆر خەڵک لە ناڕەحەتیدایە ئایا بەخشین و بەخشندەیی کاریگەری هەیە لەسەر دڵ و دەرونی مرۆڤەکان بەتەکیت ینی ئەوەی کە باست کرد بەڵگەی لەسەرەوە کە غەیری موسڵمانیش دەبەخشن هەیە زۆریش دەبەخشی ینی زۆر دەبەخشی سەروەتێکی زۆر دەبەخشی لە پێناو شتی مەثەلەن تەعلیمە فێرکردنە لە بۆ ئەفریقیا ئەو وڵاتانەی کە زۆر محتاجن بەشێکە لە هەتا بەشێکە لە مەسئولیەتی ئیجتیماعی لە ناوەوان پێدرێن بەرپرسیارەتی کۆمەڵایەتی ینی ئەتوو مەثەلەن شەریکەکت هەیە باشە داهاتێکت بەز دەکەین ناو ئەو کۆمەلگای ئیستیفادەت لەو قازانجەی کردی ئەو خەڵکە شتی لێ کڕی معاملەی لەگە کردی کەوابی قازانجت لەو کۆمەلگایەکی دەبێت توش قازانجتەبی لەو کۆمەلگا ئێستا هەتا ئەوەکو پێوەرێکە لە ئەوەی تا چەند ئەو شەریکەیە مەثەل لە دەرەوە لە وڵاتان تا چەند ئەو شەریکەی ئەو کۆمپانیایان ئەو کەسایەتی مەثەلەن تاجی لە بازرگانە تا چەند میستاقیەتی هەیە پشتگیری دەکرێت لایەن حکوومەتیان لەلایەن کۆمەلگا حسابی ئەوی دەکەن پێوەریان هەیە ئاتۆ بەشداریت کردی مەثەلەن لە ژینگە پارێزی کۆمەلگایەکەت بەشداریت کرد لە یارمەتیدانی تعلیم بەرەو پێش چوونی خوێندن لە یارمەتیدانی هەژار مەثەلەن لە بواری تەندروستی ئەوە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی شتێک ینی احتیمامی زۆر پێدرێت جگە لەوە ینی ئەوانەی کە دەبەخشن فعلەن لەو ئەوەیە چکە هەست دەکەن دڵیان پێخۆش دەبیت ینی ئەوە کە موسڵمانیش نینە و ئەو بابەتە پەیوەندی بە فیتڕەتی ئینسانەوە هەیە ینی ئەو دەردەکات کە فیتڕەتی ئینسان خوای گەورە وای خەڵق کردیە کە تو کاتێک یارمەتی کەسێک دەدەی باشە ناخۆشی لەسەر کەسێک هەڵدەگری ئەوە بزانە تۆ دڵت پێخۆش دەبێت ئەوەنە بە تەجروبە زانیتیان لەوانەیە یان لە بیر و باوەڕ و دینی خۆیان بەڵام هەموو مرۆڤێکانی هەر دینیشی نەبی هەر هیچ کەسێک نییە دینی نەبی بەڵام هەر دینێکی هەبی بەخشینی تێدا هەیە و فیتڕەتەکە ئەوە شڕۆن دەکاتەوە کە ئەو بابەتەکی فیتڕیە لە هەر کۆمەلگایەک تمشاکە ئەوەی دەبەخشی مەدحی دەکرێت لەلایەن خەڵک یعنی بەڕێزەوە باسی دەکرێت کە لەناو موسڵمانانیش نەبی مەثەلەن بە سەخی باسی دەکرێت و نیە مەدحی دەکرێت و لە پاش مردنی خەڵک سووی لێ و باسی دەکەن و مەدحی دەکەن و ناوی دەینن کەوابی ئەو فیتڕەتێکە ینی بەڵام ئەگە کەسێک ڕەزیلی بکە یارمەتی خەڵک نەدا هەر خەڵک هەموو زەمی دەکە هەرچەند صفاتی باشی هەبێت لەبەرەوە مۆزوعی بەخشین بابەتێکی فطریە ینی فطرەتی ئینسان خۆی گەورەوای خەڵق کردیە کە دڵخۆشکردنی بەرامبرت دڵخۆشکردنی توی تێدایە ئەوە شتێکمان پێدەڕێن ئێمە زۆر جار بەخشینی ماڵ یان هەر شتێک وەکو قوربانی دانا شتێکە لە موچی خۆ دەری دەخەیوانە فەلسفەی قوربانی تا ئێستا زۆر کەس تێنەگەیشتیە ینی کە ئەتو قوربانی دەدەی هەتا کە موسڵمان ڕوحی خۆی دەکاتە قوربانی لە پێناو دینەکەی و کەلیمەی خوای گەورە سوبحانەهو وتعالە ئایا لە دەستدانی شتێکە قوربانی نەخێر لە دەستدانی شتێکە مقابلی شتێکی گەورەتر ینی هەموو قوربانیەک کە خوای گەورە داوای لێکردبنیان قوربانیەک بکە لە پێناوی بابەتێکی مەشروع بیت لە ڕاستیدا لە دەستدان نییە بەڵکو بەدەستهێنانی شتێکی گەورەترە مسلمان کە ڕوحی خۆی دەبەخشی بەدەستهێنانی بەهشت و ڕەزامەندی خوای ئەوە گەورەترە لە ڕوح و لە ژیانی ئەو کەسە کە ماڵی دەبەخشی ڕەزامەندی خوای بەدەست دێ پاداش لێ بەهشت وە دەستەکەی ئێوە تەواعاً گەورەترە لەو ماڵێکە ئەتوو هەری دەگری لە بۆ خۆت ئەوەندەی لە دەستت دەرچووە دائیمەن ئەوەی کە نابەخشی ینی خۆی بێبەش دەکات لە خێرێکی یەکجار زۆر کەواتە ئەو دەستەبەری کۆمەڵایەتی کە بەڕێستان باس کرد
ئەگەر دەستەبەری کۆمەڵایەتیەبی بێگومان کۆمەلگایەکی تەندروست و کۆمەلگایەکی باشمان دەبێت کەواتە هیچێک لە خاڵەکان بابەتی بەخشین و بەخشندەیە ئەگەر بێت و ئەوم بەخشین و بەخشندەیە زیادبی ئەوە کۆمەلگایەکی باشیش بەرهەندێ ئەکید بەتەکید هەتا شتێکش هەیە لەو بابەتە یعنی ئەو کەسانەی کە دەبەخشن لە ڕاستی خۆیان لە زۆر مەترسی دوور دێخنەوە ئەنە ئێستێک لە ئەسبابی ڕق و قین و دژایەتی یەکتر چییە بە تایبەتی نێوان سینی فەقیر و دەورەمەند یا زۆر زەمی دەورەمەند دەکرێت فڵان کەس گوێی لێ نییە لە فەقیر وڵا ئیتر هەیتی و لە هیچی کەم نییە و لەبەر ئەوێ نابەخشی کە بیبەخشی ئەو کاتی فەقیریش ئەو دەورەمەندەی خۆشەوێت خۆشەویستی لەو کۆمەلگا بڵاوە بیت ئەو ڕق و قینە نامینێ ینی یەک ڕێزی وەکەوەی پێدەن ئاشتەوایی کۆمەڵایەتی دەبێت ناو کۆمەلگادا لەو بابەتەوە دەست پێ دەکەم بابەتی ئەوەی کەسێک کە دەبەخشێ و دەستکراوەیە خۆشەویستی خوایە جەلە جەلالە و دواتریش خۆشەویستی خەڵکە چۆن ئەوە وەدەست بێ ئایا شتێکی ئاسانە کە کەسێک دەوڵەمەندە و خۆشەویستی خوا و خەڵک بەدەستبێنی ئیشکردن لەسەر لایانی نەفسی بڕۆکەی جوهد دەوێ خودی خۆی کە خوای تەبارەک و تەعالا باس لە حیکمەتی وەرگرتنی سەدەقەی دەکا زەکاتەکە لە خەڵکی ئەمر بە پێغەمبەر دەکرێت ساسم خذ من ئەموالهم صدقة تطهرهم بها وتزكيهم يعني هم باسی تەزکیە دەکا باسی تەهارەکە چونکە نەفس تەبیعەتی وایە وإنه لحب المال لشديد ماڵی زۆر خۆش دەوێت وتحبون المال حبا جما بە هەمووتەش بەڕاستی دەستینایەتە دەرێ بەڵام کەی وەدەکاتنە و ئینسانە ئەو ماڵی لە دەستی بێتە دەرێ کاتە کە ئیمان زاڵ بوو بەسە لایانی معنەوی زاڵ بوو بەسە لایانی مادیەت چونکە ئەو ماڵی کە دەیداوتمان تەزکیەی نەفسی دەکاتن و پاک بوونەوەی ماڵەکەی و پاک بوونەوەی نەفسی دەکات لە ڕزیدی و لە قرچۆچی و لە ڕژدی بەوە دەکرێتن ئینسان کە شتە مشا دەکەین خوای تەبارەک و تەعالا بەیان کرد لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون يعني ئەتۆ بەڕاستی چاکە بەدەست نایە ینی بەهەشت بەدەست نایە ئەگەوا بریکم مفەسرین دەفەرمون حتاکو ئەتۆ ئەو شتەی کە زۆر خۆشت دەوێ نەیبەخشی یعنی کەسێک ئەگەر چاوەڕێی ئەوە بێ کە بێ خوالی خۆش بێ خوالی ببورێ خوای گەورە بەرەکەت بێختە سیحەت و عافیەتی بەرەکەت بێختە ماڵی بەرەکەت بخاتە ژیانی یعنی دەبێ ئەو بەخشندەی بکە ئەو بەخشندەیش بۆی دەبێ کە چاوی بڕی بیتە ئاخیرەت چای بڕی بتە پاداش چای بڕی بتە ڕزابوونی خوای تەبارەک و تەعالا لەو کاتە دەبینی ئەو خەڵکانەی کە زۆر لایانی ئیمانیان زاڵە لایانی معنەویان زاڵە بەسەر مادیەدا لە هەموو خەڵکەکی بەخشندەتر و بەخشینیان زیاترە هەوکو پێغەمبەری صلی الله علیه وسلم فەرموویتی ئەوانەی کە سەخی تەبیعاتن لە ماڵ بەخشینی و بەخشندن دەفەرمێ ئەوە لای خوای نێزیکن ولا بەهەشتی نێزیکن ولا لای خوای خۆشەویستن و لای خەڵکیش خۆشەویستن بەعکسەوەش ڕەزیل و قوچۆکەکان هەم لە خوای دوورن هەم لە جەهەنەمی نزیکن هەم لە خەڵکیش ڕقی لێ دەبێت و خوش ڕقی لێ دەبێت و کەسانی خۆش نایە کەواتە بۆی بتوانین ئەو چەمکە لە خۆمان دابینی نەجێ بەوەی ئیشکردنە لەسەر نەفسی خۆی ئینسان بەخشندە بێتن تاکو هەتا ئەو ئەجر و پاداشتەوە بە گەورانی کە خوا وعدانەی پێیداوە لە بۆ کەسی بەخشندە دەستەبەری بکاتن و ببتە قەنەعەت و مەبدەء لەکنی کە خوای تەبارەک و تەعالا ئەو ماڵەی بە ئەمانەت دایتەبی و محاسەبەشی لەسەر دەکاتن لێ دەپێچێتەوە و خاڵشی ئەوەیە کە بچۆن ببیتە ئەو کەسەی بەخشندەی دەرچێتن و خۆشەویست بێ ئەوەیە کە ئینسان بیر بکاتەوەی ئەو ماڵی تۆ بەجێ دێنی بەجێ دێنی دەبتە تاریکە دەبتە میرات ئەوەی لە پێشە خۆت دەنێری ئەوە ئیتووە بەوەی زیاتر ئەگەر ئینسان بیر بکاتەوە زیاتر بەخشندە و بەخشینی زیاتر دەبێتن ئەوەی جەناب دەفەرمێت تحقیق دەکات بەو شەرتە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ڕۆژێکیان مەڕێکی کڕی کە لە شێشی هیناوە ماڵی فەرمی دایە عایشە وی ببەخشە کاتەکە هاتەوە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەزی لە پیل بوو لە خواردنێ ئەو پیلەی هەرگرتم ئەوی کە هەمووی بەخشی بوو فەرمی ها عایشە خان چت کرد فەرمی یا ڕەسوول الله والله هیچی نەمایە بەس پیلەک مایە فەرمی نەخێر بڵێ هەمووی مایە بەس پیلەک نەمایە ئەوەی ئەمن خواردیتم هێشتەوە لە ماری ئەمە دەخۆین ئەوە نەمایە لۆ چکۆ ئەمە دەخۆین و دەڕواتە جێری ئەممان ئەوەی کە ئەتۆ بەخشیتە چوە جێ خۆی جێگرت ئەوە مایە لۆ ئەوە ماڵی حەقیقی مەیە ئەوەی دیکە بەجێ دێنین ئەگە ئەو قەنەعەتەمان لا دروست بوو ئەو کەسەمانێ دەردەچێت کە بەڕێست فەرمووی بە بیبەسمەوە بۆی کە ئەو کاتە ماڵ و سامان دەوێتە نیعمەت لە بۆ کەسەکی کە بەخشین و بەخشندەی و سەدەقەی و دەستگیرۆی خەڵک و مسلمانانی لەبەرچاو بێ ئەگەنا ماڵ و سامانەکە لە نێوکەوانەیەک دەبێتە سەری دەخوا بەوەی کە ئاخیرەتیشی ڕەنگە لە دەست بسێ ئەوە چۆن ینی
بەتاکید کاتێک دەبتە نیعمەت کە ئینسان بتوانێتن لەوەیدا چۆن پەیدایکەوە چۆن سەرفکە حیسابی لۆ بکە لە پەیداکردن و لە سەرفکردنی ئەوەش هەردوو پرسیارەکەی لەسەر بەتاکید هەردوو پرسیارەکەی کە لا تەزول قەدەما عەبدین حەتا یوسأل عن ئەربع هەنگاوێک شقاوێک نایە لە ڕۆژی قیامەت حتا وەڵامی ئەو چار پرسیارەی نەداتەوە عن ماله لەو سەرەت و سامان من ئەینە اکتسبتەوە فيما أنفقته کوت پەیدا کرد و لە چت بەخشی بەڕاست ئەوە کەیەکیان و دووەمین شت مامۆستای بەڕێز لە قەزای ئەو ماڵبەخشینەدا یعنی وەی لێ دەکاتن کە قەناعەتێکی وای لۆ دروست بێتن قەناعەتێکی وای لۆ دروست بێت کە ئەمن ساحیبی ئەو ماڵە نیم صاحبی ئەو ماڵە نیم لە ئەسڵدا ئەمانەتێک کە خوای گەورە دایتێ بەردەستی من ئەمن پرسیارم لێ دەکا چکە عن مالیه لە پرسیارم لێ دەکە لەو ماڵک پێ کەواتەوە ئەمانەتێک کە خوا دایتێ بەرسن ئەگەر ئەمن لەو ئەمانەتەدا بەڕاستی ئەدای نەکەم وەکو زەکات دێ دەرکردنی پاشی زەکاتی خەڵکی فەقیر و هەژاری لێ بەهرەمەند نەکەم ئەو کەواتە دەکەمە نیقمەت بەسەرە خۆم لۆ وەکو کە خوای تەبارەک وتەعالە لە قورئان باسەکاتن ئەوانەی کە ئەو ماڵی خۆیان ئین الذین یەکنیزون الذهب والفضة لە ئاخری نەتیکە نایدا بەشی فەقیران ولا ينفقونها ئەوجا چی لێ دێ فتوکوا بها یعنی دەبێتە ئاسنێک سۆر دەکرێتەوە داغ دەکرێت نێوچەوانی تەنیشتی و پشتی ئەو بۆ نیقمەت کەواتە ئینسان دەبێت زۆر وریای ئەو قەزیە بیت. جەنابی دکتۆر هەندێک کەس ئەوەی کە ماڵ و سامانی هەیە دەبەخشێ بەڵام کەسێک کە ماڵ و سامانی نییە چۆن ببەخشێ ئایا شتی دیکەی معنەوی هەیە جگە لە مادی کە بتوانێت ئەویش ئەو بەخشینە تێدا بەشدار بێ؟ بەخشین بەس پێوەست نییە بە ماڵ و بە هەبوونی بەڵکو زۆر شت هەیە توانی ببەخشی لەوانەیە زۆر جار لە ماڵەکەش بە قیمەتتر بیت مثلەن کەسێک عیلمی هەیە عیلمەکەی دەبەخشی ڕەزیلی پێ ناکات ئەو زۆر گرینگە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویتی بلغوا عني ولو آية یەک ئاەتیش بی تەبلیغ کەن لە من تەجزیعی کردنی یعنی یەک شتی کەمیش بزانی تەبلیغی بکە هەتا مۆزوعی علم تایبەت نیە بە عولەما یعنی ئەمە هەندێک جار بە غەڵەت تێدەگەین ئەم زۆر جار دەڵێم ینی پیشەوەرەکان مەسەلەن کەسێکە کارەباچیە یان وەستای شتێکە یعنی ئەتوو کەسێکی فێر دەکەی ئەوە عەطا و بەخشینە پیشەکەی فێری کەسێک دەکەی ئەوە عەطا عیلمێکە دەیبەخشی هەر ئینسانێک بای خۆی عیلمێکی هەیە چکە عیلم شارەزاییەکەیتی دەربارەی بوارێک لە بوارەکانی ژیان لەوانەی بتوانی سوود بە کەسی بەرامبەر بگەینی ئەوە بەشدارە لە خێر و پاداشتی ئەو کەسەی کە فێری کردیە جگەلەوە وەقتت دەبەخشێت و کاتت هەیە مثلەن کەسی وایە پێویستێت و لەگەڵی لە کاتی ناخۆشی لە کاتی خۆشی کێشەی هێجێ لێ بگری ئەوانە هەمووی عەطا و بەخشینە عەطا و بەخشین هەتا قسەی خۆشە وانە الكلمة الطيبة صدقة پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هەتا قسەی خۆش ئەوەش سەدەقەیە هەموو کەس پێی دەکرێت قسەیەکی خۆش بکات و دڵی کەسەی خۆش بکات کەوابی تەنها لەسەرەوە نەبەسرایێتەوە بەس بە ماڵ و سەروەت بی دەکرێت بە عیلم بی دەکرێت بە کات بی دەکرێت بە جوهد و ماندیبوونی خۆت بی سەرفێکەی لە پێناو کەسێک و یارمەتیدانی کەسێک دەکرێت بەو کارەی بی کە دەیزانی فێری کەسێک بکەی ئامۆژگاری لەوانەیە کەسێک پێویستی بە ئامۆژگاری بیت ئەو ئامۆژگاری تو زۆر لە ماڵ و لە سەروەت لەوانەیە لە دنیای ئێستادا چەندە پێویستمان بەو بابەتی بەخشینی معنەویە هەیە بە تایبەتی دنیاکە بە جۆرێک ئاڵوز بووە کە ڕەنگە کەسێک ناشیناسی ڕقت لێبییتەوە ڕەنگە دوو نوێ شوێن لە مزگەوت لە تەنیشێک دانیشن بەبێ ئەوەی ناوی یەکتر بزانن ڕقیان لە یەکتر بیتەوە چەندە ئەو بەخشین و عەتایە لە ئێستادا بەخشندەیە معنەویە پێویستە بە ئەوەی ڕیزی موسڵمانان یەک ڕیز بێ بەڵێ زۆر پێویستە وەکو باس کرد بە تایبەتی لە ئێستادا چکە ئێستا لەو سەردەمە خەڵکی زۆر مەشغولە ینی هەرچی ئەبینی ئیش دەکا لە سبەینێ تا ئێوارە شەوێش هەر مەشغولە یان هەر مەجالی نیە لەگەر ئیسراحەتەکەی بکە دەرفەتی مەسەلەی سیلی ڕەحم و هاتووسۆ ئەو شتانە کەمتر بووە کەوابیت زۆر پێویستە لەو سەردەمەدا خەڵک زیاتر پێویست پێیە لەبەرەوە بینی مەثەلەن نەخۆشی دەرونی زیاد بووە یان کێشەی کۆمەڵایەتی زیاد بووە نەتیجەی ئەوەی کە ئەو جۆرە ئامۆژگاری و ئەو جۆرە یارمەتیدانە کەم بووە لەبەرەوەی بابەتی معنەوی زۆر گرینگە قوتابیە پێویستی بە ئامۆژگارێک و بخوێنی باشە گەنجێکە دەتەمایە ژن بێنی بۆ منە هاو سەرگیری بکە پێویستی بە ئامۆژگاریە پێویستی بە ڕێنماییە زۆر گرینگە تو لە ڕووی معنەویەوە یارمەتی بدەی خیبڕەی خۆتی بدەی لە ژیاندا استفادەی لێ دەکات کەسێکە بۆ منە بە تەمای کارێک بکات مثلەن پیشەیەک بکات پرسی پێت پرس دەکات کەسی شارەزا بۆ منە ئامۆژگاری بکە ڕێنمایی بکات ئەو لەوانەیە زۆر لە ماڵ لە بۆی باشتر بی و گرنگتر بی بە تایبەتی وەکو باسمان کرد ینی ئێستا عائیلە وای لێ هاتیە دانیشتین لەگەڵ یەکتر لە مەجلیسدا هەرێک خەریکی مۆبایلە و دڵیان ئاگادار نیە لە یەکتر هەشیار نیە لەگەر یەکتر زۆر پێویستی بەوەیە کە ماوە
ئەتو دابنیشی گوێ لە قسە یەکتر بگرن و هەموو غەمی یەکتر بزانن و چارەسەری بکەن، ئامۆژگاری بکە، ڕێنمایی بدا. ئەوانە زۆر پێویستە لەو سەردەمەی چونکە خەریکە دەرفەتەکان کەم دەبن. ڕاستی مامۆستا گیان لەسەر شێوازی بەخشین و بەخشندەیی زۆر قسە هەیە لە نێو مسلمانان. ئێمە شەرعمان هەیە دەگەڕێنەوە لە بۆ شەرع. بابەتیەوەی ئایا من بە ئاشکرا ئەو بەخشینە بکەم یاخود بەنهێنی یاخود هەردوو شێوازی بە تایبەتی لە دنیای ئێستادا چۆن ئەو کارە جێبەجێ بکەین؟ خۆی لە ئەسڵدا کە تەمەشا دەکەین لە حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتووە بە تایبەت یەک لەو چینانەی کە لە زێر سێبەر و سای عەرشی خوای پەروەردگارن، ئەو کەسانن کەوا بەدەستە ڕاست دەبەخشێت چەپی شار، یعنی مەبەستی سڕە لێهێنیە، یان لە فەزلی خێر و سەدەقەی لە هەمووی گەورەتر ئەوەیە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەرکیزی کردوتە سەر سەدەقەت و سری کەوا دەفەرمێ غەزەبی خوای تەبارەک و تەعالا دەکوژێنێت تۆلا دەبا لەسەر ئینسانی. بەڵام لەگەر ئەوەشدا کەسێک لە خۆی ئەمین بێتن، لەوەی تووشی ڕیان نەبێتن، دروستە کەوا بتوانێتن ئەو ماڵی خۆی بە ئاشرا بەخشی بۆی خەڵکی دیکە چاوی لێ بکاتن. ئەلەو حاڵەتەدا دروستە. ئەگەنە تەمەشای قورئان کە تەمەشای حەدیسی پێغەمبەری صلی الله علیه و سلم هەمووی باسی شتی خەفی و شتی زیاتر سڕی دەکات. ئەو عیبادەتانە بەنهێنی بکرێت لە ئەوەی هەتاکو 100% لە بۆ خوای بێ سوبحانەه و تەعالا، بەشی ئەوەی تێدا نەبێ مەدحو سەنا بکرێ. یەک لەو کەسانە لە ڕۆژی قیامەتێکەوە ئاگری جەهەنەمی پێخۆش دەکرێت، کەسێکە کە خێرێ دەکاتن بەڵام لۆی پێی بڵێن خێرکەر، کەسێکە میسالن کە خوا علمی پێدایە قورئانی پێدا لێ برێن دەمخۆشە و یان کەسێکی عالیمە، یان کەسێکە لە پێناوی خوای فعلەن کوژرایە بەڵام لەناو دڵیدا لە جیهادی لە غەزایە شەهید بووە، ئەمما لەناو دڵی لێ پێ برێن ئازا بووە، لێ برێن کەسێکی قارەمان بووە، لە ڕۆژی قیامەتی خوای گەورە بە هەرسێکان دەفەرمێ درویت کرد، درۆتی حاشێک لە مەقامی بەڕێستان و بینەران. ئەندەبی ئەوجار کەواتە هەتا بکرێتن ئیسان بە سڕی بەنهێنی بیکە ئیلا لەو حاڵەتەی کە لە خۆی ئەمین بێ دروستە بۆ ئاشکرای بیکە. هەندێک جاروێ پێویستە لۆ ئەوەی هەتاکو خەڵکیش چای لێ بکە و بە تایبەتتر لە ماڵێ ڕئیس عائیلە زەرورە، یعنی لە پێش ماڵ و منداڵەکانی خێرێ بکە. ئەوە چ منەتی تێدانی ڕیای تێدانە هەتا منداڵەکانی پەروەردەکەمە بەستەکە چکەنیەتەکە قەزدەکە شەریفە لۆ ئەوەی ئەو منداڵانە هاندات فێرکە وەکو کاتی خۆی یەک لەو سەردەم عەسرەیدا، بەڵام یعنی نەک برێ قەدیمی سەردەمی سەحابان بێ کابرا دەخیلێکی لە ماڵی داناوە بە خۆشتی تێدەکرد و منداڵەکانیش تێی دەکردن. وتیۆ لۆ تێدەکەم تۆڵەما بە دەزانین ئەتو شتەشی دەکەی ئەمەش لۆی حەزمانی ئەوی بکەین توێ زان ئەوە چێ کوڕی خۆم بەڵێ چیە بابە من سەدەقەی خێرە دادین کۆی دەکەین و دەیدەینە مسلمانێکی دڵی پێخۆشکەین، ماڵێکی ساردی پێ گەرمگوڕ دەکەین، سفرەیەکی خاڵی پێ ئاودان دەکەین، بەڕکێکی بەتاڵی پێ پڕ دەکەین، قەرزارێکی قەرزەکەی پێ لەسەر دەفع دەکەین، کۆمەڵێک ئەو شتانە دەیگوتی بابەجێ مادەمەوەی باشە ئەمیش لەوەی هەوە هەر ئەوە بشارەکە دەکەم بەشداری دەکەم وعد بیتن هەتا دەشمرم ئەو سیفەتەی لە خۆدا بینمەجی لۆ ئەوە بابەکە ئاشکرای کرد ئەو خێرە سەدەقەیە بۆ کاریگەری. ئەجا ئەگە ئەو کاریگەریە دروست کاتن لە بۆ هاندان و تەشجیع بێ مانع نییە دروستە با بکاتن، بەڵام ئیسان کۆنتڕۆلی دڵی خۆی بکە، عارەکەی سەهمەکەی ڕووی لە خوا بکە و لەسەر ئەڵای دابنێ و ئینشاءالله خوای گەورە سەلامەتی دەکە لە ڕیا و کەزانی لە کوێن دەرێ پێویست بکە ئاشکرای بکاتن خێر و سەدەقەکانی لەبەر ئەوەی دەبتە تەشجیع و هاندان. لەوانەیە خەڵکە کەبی نەزاندێ کاکە خەڵچینە فلانە کەس فەقیرە هەژارە ئەوە ئەمن شتێکم دایێ ئەنگۆش شتێکی بین خڕکەن و بیدەرێ هەمدە بابی تەشجیع و هاندان هەم پێناساندنی ئەو فەقیرە هەژارە بزرە و نەبووە بچینە نادیار بێ لەبەر چای خەڵک نەبێ لەبەرەوەی لا ئەسئەلو الناس ئیلحافە لەبەر ڕوسوری خۆی شەرم بکە بڵێ خەڵک فەقیرم هەژارم، لەوانەیە خەڵک هەستی پێ نەکا فەقیرە هەژارە. جا بۆیە هەتا بکرێ سڕ و نهێنیەکە ئەولاترە، بەڵام لە کاتی بوونی مەسلحە و بەرژەوەندیەک لە بۆ فەقیر و هەژار و ئەمین بوونی ئەو کەسە کە دەبەخشێتن و ببێتە هاندان و تەشجیع بۆ خەڵکی دیکە مانع نییە و کاتە ئیعلانیشی بکە و باسیشی بکاتن هیچی لەسەر نابێت. ئەو پرسیارەی ئەو بابەتی کە جەنابی مامۆستای باسی کرد زۆر گرنگ بوو، بابەتی پەروەردەیە. چۆن ئەو بابەتە ینی بەخشین و بەخشندەیی هەم باوک لە نێو ماڵەکەی خۆیدا ئەوە جێبەجێ بکە و دواتریش ئەوە بوازێتەوە لە بووناوەندەکانی خوێندن. مامۆستایان بە شێوەیەکی گشتی یعنی فێری قوتابیەکان و خەڵی بکرێت کە بەخشین چەندە گەورەیەوە شێوازەکانی و بێتە مانهەزیەتێک کە کۆمەلگایەکی بەخشندەی لێ بەرهەم بێ. بەڵێ خۆی زۆر گرنگە پەروەردەی عائیلی لەسەر مەوزوعی بەخشینیش احتیمامی پێ بدرێت. گرنگترین وەسیلە لە بۆ پەروەردەش قودوەیە، یعنی هەتا زانایان دەربارەی ئەو حەدیثەی پێغەمبەر دەفەرمووی صلی الله علیه و سلم
أفضل الصلاة صلاة المرء في بيته إلا المكتوبة. باشترين نوێژەوەیە کە مسلمان لە مارێ دەیکات تەنها نوێژی فەرز نەبی. نوێژە سونەتەکان دەڵێن لۆ لە مارێ خێرترە، ینی لۆ ئەوەی ماڵ و منداڵەکەی بیبینن، ئەو کەسەی بین کە لە ماڵە نوێژ دەکات چاوی لێ بکەن، لەبەرەوە دەبێت بەشێک لە نوێژەکان لە ماڵی بێ لە سونەتەکان، هەتا ئەو منداڵان چاو لێ بکەن و ئەوانیش فێر بن. کاوی مۆزوعی بەخشینیش بە هەمان شێوە. ئەگەر بێت و باوکەکە فعلەن کاتێک ماڵێک دەبەخشی بەدەستی منداڵەکەی بیبەخشی بۆ نمونە وەسیلەیەکە، سوالکەرێک کەسێکی کە دەزانی محتاجە یان کەسێکە بە منداڵەکەی بدابرێ بڕۆ تەسلیمی کە جاری وایە فێر دەبی کە ئەوە پاداشتە، یان کەسێکی فەقیر دەبین لە زادە لە شقامەکان باشە کارگوزارێکە شتێکە دەزانی محتاجە بە منداڵەکەی برێ بڕۆ ئەو پارەی بدێ با خێری پێ بکەین پاداشتی هەیە، ئەو منداڵە بەخۆی ڕادێت، ینی ئەبێتە پەروەردە لەسەری کە بینی باوکی ئەو هایەنداک و بابی احتیمال پێدەدەن، ئەوە بەشێکە. دومیشت ڕێگای چیرۆک هەیە، مەثەڵەن ڕێگای چیرۆک زۆر گرینگە لەو پەروەردە، سەرەنوو چیرۆکی سەحابەکان هەر لە پێغەمبەرەوە پێدابێن صلی الله علیه وسلم كان أجود الناس لا هەموو خەڵکی سەخیتر بوو، وانە بە تایبەتی لە ڕەمەزان دا زیاتریش کانە کە ریح المرسلە وەکو بای کە بەردەوام نەبڕێتەوە ئەوها دەیبەخشی، هەتا کە دەیبەخشی خەڵکێک دەچۆ لای قەومی خۆی ئەگە بڕۆن لای محەممەد صلی الله عليه وسلم والله إنه يعطي عطاء من لا يخشى الفقر، يعني ئەوەندە دەبەخشی کە ئەنه هیچ لە فەقیری ناترسێ، شتیوان پێ سەیر ئەوە قودوەیە، طبعا ئەوە قودوایەتی دروستکەن. ئەوزە مەثەلەن چیرۆکی ئەو سەحابانە ئیمامی ئەبوو بەکر کە هەموو ماڵی خۆی هینا لە کاتی هیجرات، ئیمامی عوسمان ڕەزای خوای لەسەر یەک جێشی کامیلی هەموو ئامادە کردیە لەسەر مەسئولیەتی خۆی، باشە ئەوانە هەمووی نمونەی زۆر گرنگن چیرۆکەکان کە باز بکرێن لە بۆ منداڵان ئەبێتە وسیلەیەکی جوان لە بۆ پەروەردەکردنی منداڵ لەسەر بەخشیندا. ئاخیر پرسیارم کە ئەوەندە کاتەی مامە، یعنی باسی ئادابی بەخشین دەکەم، چکە بە تایبەتی لە ئێستادا هەندێک کەس کە نەدار و نەبوونە، یعنی شێوازەکە دەبێتە دڵشکان، ڕاستە کەسێک کە ڕەنگە بەخشین و بەخشندەی بەرامبەر ئەو کەسە هەبێ، بەڵام لە نێو هیچ ئادابێک هەیە کە ئێمە پەیڕەوی بکەن نەدارەکە هەبووەکان پەیڕەوی بکەن لە ئەوەی ئەو کەسەش دڵی نەڕەنجێ کە خێریش پێ دەکرێت. بەتاکید شریعەتی خوای پەروەردگار هیچ شتێک نییە یاسا و ڕێسای لۆدانە نابێ و ئادابی وەدانە نابێ. بەخشینیش یەکێکە لەو بابەتە گرنگانە کە شریعەتی خوای پەروەردگار ئادابی وەدانە. یەکەمین شت ئەوەیە کە ئینسان بە ئیخلاسەوە بیکە، بە نیەتێکی پاکەوە ئەو بەخشینی خۆی بکە. دووەمین شت ئەوەیە کە بیدا بە خەڵکی کە مستحقی ئەو بەخشینەیە. سێمین شت لە ئادابی بەخشین ئەوەیە منەت نەکا بەسە کەسەکەی کە ماڵی پێدەدا. چارەمین شت باز نەکاتۆ ناو عالەمی ئەمن ئەوەندەم دایتە فلانی ئەگە لە بە من نەبا لە برسان دەمرد، چکە خوای پەروەردگار بەیانی کردێ وەلا تبطیلوا صەدەقاتیکم بالمەنی والئەدا. من ئەوەیە تو منەتی بەسەدا بکەی لە ڕوویدا بدێەوە، ئەداش ئەوەیە کە پێی بگاتەوە لە جێیەک میسان خەبەری پێدەگاتەوە کاکەوە فلانە کەس گوتی وەڵام ئەوەندەم دایت و دەپێی ناڕەحەتە بی، ئەوە شکانەوەیە. یعنی ئادابەچی دیکە ئەوەیە ئینسان بتوانی ینی لە ناو زەرفەی جواندا بنێ بچێتە ماڵێ لەبەر چاوی خەڵکی نەبێ، ها ئەوە زەکاتە لۆ تۆم هێنا، ها و سەدەقە و خێرە لۆ تۆم هێنا ناو عالەمێ، یعنی هەست بە کەسرەکە بە منکەسیر و قەلب دەبێت دڵی ئەشتێ، بەڵکوم دەستیشی ماچکە ئەو زەری پێی بدا. ئەو ئەدەبی ئیسلامەتیە لۆی دڵی پێخۆش بێ خۆی نەشێتەوە خۆی پێ بە کەم نێتە بەرچاوی ناو زەرفەکی بە جوانی ڕێک پێک دەچمە ماڵێ سەلامکە و سەردانێکی دەکەم دای دەنێم لە بنەوە ئەوە ئەمانەتێکی خوایە ئەوە بۆ جەنابدا ئەو هەدیە کە خوای تەبارەک و تەعالا دایناوە پێویستی سەر من کاتەوە ئادابانە ڕەچاو بکرێت لە کاتی بەخشیندا زۆر زەرورە پێویستە منەت بەسەر خەڵک نەکرێ ئەزیێت نەدرێ باز نەکرێت تۆ لە لای بە چاویدا نەدرێ ئیهانە نەکرێ و پاشەم ینی بە شێوازێکی ئەو پەڕی ڕێز و تەقدیر و پێی بگەێنرێت. زۆر زۆر سوپاسدان دەکەم مامۆسایانی بەڕێزم دکتۆر نامی قەنارەیی دکتۆر لوقمان خەتەیی کە لەم بابەت و تایبەتەدا کە تایبەت بوو بە بەخشین و بەخشندەی لەگەڵ بوون سوپاسدان دەکەم. سوپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان، سوپاسی هاوکاران دەکەم تا دیدارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.